لە دوای 34 ساڵ بەسەر بەهاری ساڵی 1991 بەهاری کورد ڕاپەڕینی گەلی کوردستان ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئەو دەستکەوتانە نەهات نەدیکەوە خەڵک لە پێناویدا خەباتی کرد خەڵکی لەسۆز چاوەڕوانی زۆر زیاتری ئەکرد لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوە تا ڕۆژ بە ڕۆژ لە دەست باجی زۆر و لە دەست نرخی کارەبای زیاد و لە دەست دەیان گرفتی دیکە خەڵک ئەناڵێنی لە دەست بێموچەیی ئەگەر حیسابی کەین لە مانجی 12 تاوەکو ئێستا ئەو مانجی سەیە لەو 4 مانگەی تەنها یەک موچە دابەش کراوە ژیانی خەڵکی کوردستانیش وەستاوە لەسەر موچە وەڵامە بۆ ئازادین کرد کە نان زۆر بوو بەڕاستی سەدام کە یعنی هیچ کێشەی نەبوو ئەگامە پێشمەرگە نەهینابا و نەباینە پێشمەرگە و کە لێن نەدابا نانەکە هەبوو بەس ئازادیەکە نەبوو ئێستاش ئازادی چییە؟ کە ئازادی وەچە من نان نەبی بخۆم چه ئازادیە هەتا ئێستاوە ئەناڵم کە 45 تەقەر زگم هەرزڕە کە جوگمەی نێکم نییە کە بە پاردانەوە نانی خۆمەوە ژیانی ئەوەیە کە ئەمن ئەو مستەوای مەبی دومیش کە ڕاپەڕی کرێ ئەو هەموو شەهیدانە ئەوانە ئیعدام کراینە خۆلۆندیان ڕاپەڕی نەکرد بوو کە ئەوانە ئەوە ئەنجامەکەی بی یەک بەرمیلێ نەفتە دەرێ 170 لتر بە 104,000 دیناری دێ بە هەر دادێتن ئەو بەرمیلێ نەفتەکە دەدەنێ یەک مەشروع دەست پێکەن لە 2007 هەتا 2025 ئەو تەواو نابی خۆ خەڵکەوەی ڕاپەڕی نەکردێ خەرق ڕاپەڕینی لۆوەی کردیا خۆشگوزەرانی هەبی لۆ خەرک سوودمەند بی داوای تەعینەکەی دەرێت تەمەەن بووتە 25 سال نابی ئێکاکە خۆت لە داچی نابی شەهادەتەبی و تەعین بکرێ یان توولەکە 170 سانتیم بی کاکە ئەوە نییە ئەو قانونە چێ هەیە لە سەردەمی سەدامی کابرا تەمەەن بۆش 70 سال تەعینە بوو ڕاپەڕین کە کرا لە بۆ خۆشگوزەرانی خزمەتکردنی خەڵک ئازادی نان لە بۆ ئەوە کرا بەڵام بەداخەوە ئەو ئاواتەی ئەو خەڵکە هەیبوو ئەو خەڵک کەلووی ڕاپەڕی نەهاتە دی لە بۆ خۆشگوزەرانی و نان و ئازادی هەتا حدێک ئازادی هەیە بەڵام بەو شێوە نییە بەو شێوە نیە ئەمە ناتوانین برێن هەر ئازادی نییە بەڵام ئازادی هەیە بەڵام بەو شێوە نییە